I've come to see the beautiful mountains in Kۆڕەk. For one, we don't have snow like this in England. I'm from London. And the thing I love most about Kurdistan is the singing, the music, people having a good time. ترحيب من أهالي أربيل، والأجور يعني بسيطة ومو غالية، والفنادق الحمد لله يعني مرتبة ومو غالية يعني، وتونسنا. وهسه احنا الحمد لله على جبل كۆڕەک وبهذا الثلج الحلو. أدعي جميع المحافظات الشباب والعوائل التوجه إلى كردستان العراق. بەڕاستی ئەمڕۆ هەستێکی خۆشمەیە بە حکمەوەی لەگەڵ هاوڕێکانمە هاتینە جێدەرەوە بۆی کاتێکی خۆش بەسەربەرین بە حکمەوەی بەفر ساڵی یەک دوو جار ئەبارێ. ئێمە شۆک و دانیشتوانی ئەم وڵاتە حەزمان لێ و بە تایبەتیش حەزمانە شەڕ بەفرە. یەکەم بەفربارینی ساڵی تازەیە. ئێمەش وەکو زۆربەی خەڵکی شاری سلێمانی بۆ بەسەربردنی کاتێکی خۆش هاتوینەتە چیای ئەزمەڕ و لێرە لەخوا بەزیابێت جێگی خۆش و بەفرێک و ئێساش بەفربارین بەردەوامە. داواکارین لە خوای گەورە کە ئەم ڕەحمەتانە بەردەوام بۆ هەموو خەڵکی کوردستان و جێگی خۆشیە. هیوادارم هەموو کەس بێت ئەم جۆ خۆشە داخی بکاتێت. Лет 5 назад и научили нас делать это дети, потому что они первыми встали на каток, они пошли. Мы стараемся каждые выходные. Мы 1 января посетили парк Горького, а сейчас мы находимся здесь на самом лучшем катке нашего города и нашей страны. Нам здесь так очень нравится, здесь все ярко. Приехала в гости моя любимая подружка. Этот каток, во-первых, наверное, считаю самым лучшим в городе Москва, потому что здесь представлены народные достижения. В принципе, украшен, есть и кафе, доступно все для народа.